یاری میدیا لە ئێستا دەکات تاکەکان پەروەردە دەکات جا بە ئەرینی بێت جای خود بە نەرینی بێت جاران دەگوترا جیهان بۆتە گوندێکی بچووک بەڵام ئێستا بۆتە شاشەی مۆبایلێک ئاکام بەدڵنیای تۆ لە ڕێی مۆبایلێکەوە هەموو جیهانە بەردەستە بێت بەڵێ بێگومان ئەم باسی مۆبایل کرد سوۆشیال میدیا وای لێ هاتووە کە هەژمونی خۆی بەسەر تەواوی جیهاندا سەپاندووە وەک تۆ باست کرد ئەگەر پێشتر گوندێکی بچووک بوو بێ بەڵام ئێستا لە مۆبایلێکە کۆکراوەتەوە بەڵام ئێمە باس لە ڕۆڵی میدیاکەین گرنگی میدیا یاخود میدیا چه ئاراستەیەکی هەیە بۆ کۆمەلگا ئێوە بە چه دیوێک کۆمەلگا هەمباکە بەرەو لایەنە باشەکان بڕوات لە سەرجەم سێکتەرەکان بەڵێ ئاکام ئەو هەواڵ و زانیاریانی کە ڕۆژانە ئاراستی وەرگرت دەکرێت هەندێک جار لەگەڵ بە هاوڕەوشتا دەگونج و هەندێک جاریش بە هاوڕەوشتەکان دەشێنێ جا ئێمە ئەمڕۆ لە چەوەری سەرەکی بەرنامەکەماندا باستەوە دەکەین کە بزانین پەروەردەی میدیای چ گرنگیکی هەیە لە هوشیارکردنەوەی کۆمەڵگەکە لە بابەتە سیارەکان سانە بەڵێ بێگومان چونکە بۆ بەیەکێک لە هەرەکە سەرەکیەکان و کە ڕۆژانە هەم هەرێکێک لە ئێمە سوشیال میدیا بەکاردێنین بۆ ئەمە بەسە میوانداری دکتۆر شوانە ئادەم ئەیڤەس سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی چمکمان کردو کە ڕاستەوخۆ لە ستودیۆ لە لامان میوانە دکتۆر بەخێرهاتی بەیانی باش دکتۆر بەیانیت باش سپاس کاتی خۆت بێمە بەخشیت بە هەر لەوە دەست پێ بکەین بزانین گرنگی پەروەردەی میدیایی لە چیدا بە تایبەتی لە هوشیارکردنی کۆمەلگادا بەڵێ ئێمە لە کۆمەلگەیە کە ژین هێشتا وەکۆڵێ نەخەملیوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هێشتا دەسەڵاتەکان کە هەمانن دەسەڵاتەکانی یاسادانان ڕاپەڕاندن دادوەری ئەمانە شوێن و پێگی خۆیان بەتەواوەتی جێگیر نەکردووە هێشتا سەر بەخۆی خۆیان بەدەستنێنەوە بۆیە کە ئەمانە دەڵەمە بن و وەکو پێویست وەکو پیشەیی کاریان نەکردوێت بە دڵنیاییەوە دەسەڵاتی چوارەم کە خۆی لە میدیای ئەبینێ ئەویش بە ئاڕاستەیەکی ناپیشەیی کارەکە گرنگی پەروەردەی میدیایی لێەوە سەرچاواکرێت کە کۆمەڵگەی کوردی وەکو تەواوی کۆمەڵگەکانی دیکەی دنیا پێویستی بە مەشق و ڕاهێنانە لەسەر ئەوەی کە چۆن و بە چ شێوەیەک میدیا بەکاربێنین بۆ چمە بەستێک بەکاری بێنین کەی بەکاری بێنین لەکوێ بەکاری بێنین و ئەو کاتانی بەکارمان هێنا چۆن و بە چ شێوەیەک ئێمە لێ بڕوانین لە ساڵانی کۆتایی هەفتاکان و سەرەتای هێشتاکان بۆ یەکەم جار لە کەنەدا بابەتێک هاتە نێو پرۆگرامەکانی خوێندنەوە بە ناوی پەروەردەی میدیایی بۆ لە بەرەوەی ئەو وڵاتە هەستی بەوە کردبوو کە میدیا کاریگەری و کاردانەوەیشی گەورەی هەیە لەسەر تاکەکان هەیە زۆر جار ئاراستەیانەکە زۆر جار بەلاڕێیانە بە زۆر جار هۆشیاریانەکاتەوە بەڵێ ڕۆژ بە ڕۆژ کاریگەریەکەی زیابێ بە تایبەت لەم سەردەمەیە کە وەکوێەوە ئاماژەتان پێەیە دنیا لە شاشەی مۆبایلێکە بچووک بۆتەوە هەموو ئەو ئامرازانەی کە جاران بەسەر بەخۆیی هەبوو وەکو کەناڵێکی تەلەڤیزۆنی وەکو رادیۆ وەکو ڕۆژنامە وەکو گۆڤار ئێستا لە مۆبایلەکە هەمووی کۆکراوەتەوە لە پۆرتاڵێکە هەمووی کۆکراوەتەوە لە بەردەستایە لە هەمووی خراپترەوەیە جاران مەسەلاەن تەحدیدی تەمە نەکرا چ تەمەنێک بتوانێت ئەم کەناڵانە بەکاربێنێ ئێستا ئەو فلترانە نەماوە ئەو دەرگاوانانە نەماوە بۆیە لە مناڵێکەوە کە ڕەنگە دوسێ ساڵ بێ بۆ ژیرکردنەوەی بۆ بێدەنگکردنی مۆبایلێکی ئەدرێتە دەست بۆ ئەوی سەیری یاریە بکە سەیری وەکۆڵە پرۆگرامێک بکە لە ناو مۆبایلەکە و تا بە کەسێکی هەرزەکار و گەنج و پێگەیشتوویەکە ڕۆژانە بمانێ و نەمانەوێت ئامرازێک لە ئامرازەکانی میدیا بەکارێنین بەڵام لەگەڵم بەکارێنانەیە زۆر جار ئێمە نەشارەزایانە بەکارێنین ئەوەی کە ئەوترێت تەکنەلۆژیایی میدیایی ئێمە تەکنیکەکەیمان وەرگرتووە دوایین ڤێریشنیمان هەیە لە کوردستان بەڵام لۆژیکی بەکارێنانیمان هێشتا نەخەمڵیوە پێویستمان بە ڕاهێنانە پێویستمان بە پەروەردەکردنە پێویستمان بەوەیە کە بچێتە نێو پرۆگرامەکانی خوێندنەوە بۆیە ئێمە لە ڕێکخراوی چاودێری میدیای کوردی درکمان بم مەترسیانە کرد کە ئێستا لە کۆمەڵگەی کوردستانە هەیە چونکە میدیا بە ڕاستەیەکی باشە بەکارنایێ و بە شێوەیەکی پیشەیی بەکارنایێ بیرمان لەوە کردەوە کە زنجیرە خولێک ڕێکخین بۆ ئەوەی بتوانین چۆن پەروەردەی میدیایی لە بوارە جیاوازەکانە باشە سەر دکتۆر لە قسەکانی تۆ من پرسیارێکم بۆ دروست بکاتە پەروەردەی میدیایی بۆتە پێویستیەک کە هاوکاری تاچی ناو کۆمەلگا بکات بەڵێ بەدڵنیانی یەکێکە لە پێویستە سەرریجەکان بەڵام بەداخەوە ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن بە ڕێکخستن و سەرپێخستنی میدیا زۆر بە گرنگی نازان ئێمە وەکو ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی ئیشمان لەسەر ئەوەیە کە سەرنجی ڕایگشتی ڕابکێشین بۆ ئەوەی کە میدیا ئێستا لە دۆخێکی خراپتایە
و باڕاستەیەکی خراپە بەکارێنرێ و پێویستە لایەنی پەیوەندیدار بێتە سەرخەت بۆ ئەوەی بەجددیتر بیری لێ بکاتەوە و پلان و پرۆگرام و پرۆژەی پێویستی وەدا بن. بەڵێ کاتە دکتۆرەتوانین بڵین زانیاریە میدیایەکان ڕاستیەکان لە ناڕاستیەکان جیا بکاتەوە چۆنیانی زانیاری میدیای بۆ نمونێمە زانیاریشی میدیایی تا چەند ئەتوانێت کە زانیاری ڕاست جیا بکاتەوە لە زانیاری ناڕاست. جاکردنەوەی ڕاست لە هەڵا بەشێکە لە پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەیاندنەوەی کە پێ ئەڵێن میدیا ئەثیکس یان ئیتیکی میدیایی. مەفروض وایە هەموو کەناڵێکی میدیایی ڕستێک پێوەری پیشەیی هەبێ بۆی پێوەیان پاوەند بێ. چ شتێک ڕێگە پێدراوە لەو کەناڵە بڕوە چ شتێک ڕێگە پێنەدراوە بڕوە. هەڵبەت ڕێگە پێدان و ڕێگە پێنەدانیش ئەکەوێتە سەر سیاسەتی میدیایی چەناڵەکەەوە واتە ئەو باگراوندەوە ئەو خاوەنددارێتی کە میدیاکە هەیەی چۆن و بە چ شێوەیە پەیامەکانی بڵاوەکات. بەداخەوە لە کوردستان میدیا ئێستا بەدەست ئەنقەست بە ئاراستەیەکی خراپە بەکارێنێ لەبەر کۆمەڵە بەرژەوەندی دیاریکراوە هەندە بەرژەوەندی هەیە سیاسیە هەندە بەرژەوەندی هەیە ئابووریە هەندە بەرژەوەندی هەیە کۆمەڵایەتیە ینی میدیا ئێستا لە دۆخێکی هەند خراپایە خەڵک بۆ نمونە لەگەڵ هاوسەرەکەی دەمەقالەیەکی بێ جیابەتەوە ئەهێنێتە سەر شاشە کۆنگری ڕۆژنامەوانی بووەکە کامە لە دنیا هەشتیوان نبووە چونکە ئەمە ئەچێتە چوارچێوەی وەکۆڵێ ژیانی تایبەتی کەسەکانەوە هەتا لە یاسای سزاکانی عێراق و لە یاسای مەدەنی عێراقیشا بابەتێک کە پەیوەندیدار بێ بە ژانی تایبەتیتەوە هەتا ڕاستیش بێ ڕاگەیاندن بۆی نیە وڵاوی کاتوو کە چێسە لە کوردستان کۆنگری ڕۆژنامەوانی بووە بەڵام تا خۆیەتی دکتۆر ئەو بابەتە هەڵەبژێرەکەی سریەکە تا چەند گرنگە پەروەردەی میدیایی تاکەکان و شار بکاتەوەی بۆ نمونە ڕەنگە هەرسەکمانێکی مۆبایلێکمان پێ بەر کەسەمان سێری شتێک بکەین تا چەند گرنگە تاکۆ شار بکرێتەوە لەوەی کە سێری چ بابەتێک دەکات و کاریگەریەکانی ئەرێنی بێت زۆر گرنگە تا کۆشار بکرێتەوە بەڵام مەرج نیە هەموو تاکێ کۆشار بێ ئێمە وەکو کەناڵی میدیایی وەکو کەناڵی میدیایی ئەبێ هۆشارەکەمان لە تاکەکان زیاتر بێ بەڵام بەداخەوە ئێستا چەناڵە میدیایەکان دوای تاکەکانەکەون تاکەکان لەکوێ خۆیان نمایشەکان لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لە میدیای دیجیتالیە کە فلتەرەکان تێدا کەمە کە سیاسەتی میدیایی تێدا ونە کە پێوەر و ڕێسای پیشایی تا چەند گرنگە پەروەردەی میدیایی بۆ خودی میدیایی بکرێتەوە زۆر گرنگە ئێمە بداخەوە میدیاکانیشمان وەکو سیاسەکانمانوان بەردەوام قساکەن بەردەوام ڕەخناگرن بەردەوام وەکۆڵە سەرکۆنەی جێتە جیاوازەکانەکەن بەڵام ڕۆژە لە ڕۆژان لە خۆیان نەپرسی خۆیان لە چ شوێنەکان و ئایا خۆیان بە ئاراستەیەکی پیشەیی کار دەکەن یان ئێستا بەشێکی زۆری میدیاکان لە کوردستانە هەم ئەوانەی کە کاری تیاکەن هەم دەستگای میدیاکان پێویستیان بە خولی بەردەوامی ڕاهێنان و ئەپدەیتکردنەوەیە چونکە هەندێک زانیاری هەیە ئێستا بۆ نمونە ژیری دەست کرد بابەتێکە هەم زانستیە هەم هاتوۆتە هەنێ و هەموو کایەکانەوە تۆ ناکرێ بە ئەوی لەگەڵ ڕێزمە بۆ بینەران بە سیاسەتی نەعامە تەعاملی لەگەڵا بکەین نەعامە ئاژەڵێکە ئەڵە کاتێک کە ڕاوچەکە ئەیبینێ سەری داپۆشەوە ئازانێت کە ئەم ڕاوچەکەی نەبینی ڕاوچەکەش ئەم نابینێ هەندێک لە میدیاکاران بەو شێوەیە کارەکەن کامە زۆر خراپە تۆ بێ یەک سەرە بەرزکەیتەوە و بە مسەیتریەوە ئیشکەی لەسەر و پەیامانی کە هەتەوە بۆ هۆشیاری و کاریان لەسەر بکەیت یەکێک لە ئامڕازەکانی هۆشارکردنەوەی تاک میدیایە بەڵام ئێستا میدیا خۆی پێویستی بە هۆشارکردنەوەی بۆ لەبەرەوەی لەو ئاراستە پیشەیە لایە و ئاراستەیەکی دیکایە بەکاریێنێ هەڵبەتەوە کارەکان زۆرن وەکو وتمان بەشێکیان ڕەنگ پەیوەندی هەبێ بەوەی کە ئێمە تا ئێستا لە کوردستانە فەلسەفە و سیستمێکی دیاریکراوی سیاسی یا میدیاییمان نییە کە نووسراو بێت و لەسەر و بنەمایە کار بکەین و کەناڵە میدیایەکان بەشێکی زۆریان هیچ پێوەرێکی پیشەییان نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ زانیاریەکانە چۆن و بە چ شێوەیەکوێ بڵاویەکە بەڵام کەناڵە میدیایەکان و کۆنگرانی کە بەڕێزت ئاماژت پێدا لە کەناڵێکی میدیای هەرگیز شتێکی وا پەخش ناکرێت بێگومان دەبینی لە شاشەی مۆبایلەکان و لە ڕێگەی و پێیجانەوە ئەم بابەتانە پەخش دەکرێت تا چەند گرنگە خۆزگەوە بۆیە تەنها لە تۆڕە کۆمەڵایەتەکان و پەیجە ئەوەی کە پێڵم پەیجە سێبەرەکان و بێدایک و باوکەکانەوە بڵاوکرا بەڵام ئێمە کەناڵمان هەیە خۆی بە پێشەنگی پێشەنگەکانە زانێ بەڵام لایڤی ڕاستەوە خۆی هەیە بۆ کۆنگرە ڕۆژنامەوانیانی کە لەسەر بابەتی زۆر لاوەکچین کە ئەسڵەن بەهای هەواڵیان نییە یعنی تۆ زانیاری کەکەی بە هەواڵ ئەبێ بەهای هەبێ بەهاکان دەستنیشان کراون ڕەنگە نزیکی بێ ڕەنگە گرنگجی بێ ڕەنگە وەکۆڵە سەرنجڕاکێشەی وێ بەڵام تۆ من دەیان هەواڵت بۆ ێنم کە توێژنەوەی لەسەر کراوە دەیان هەواڵت بۆ ێنم کە لە میدیای کوردیا پەخش کراوە چاپ کراوە هیچ بەهایەکی هەواڵی نییە
بەڵێ باش دکتۆر چ بەرپرسە لە پەروەردەی میدیایی وەزارەتی پەروەردە یاخود بەش و کۆلێژەکان لە ناو زانکۆکانە؟ وڵای ئێمە ئەگەر ڕازگۆ بین هەمومان بەرپرسین لە بەرهەمێنەر و بەکارێنەری میدیاییەوە بەرپرسە هەردووشان بەرپرسن بۆ نمونە ئێمە مۆبایلێکمانەیە ئەگە بە شێوەیەکی باش بەکاری بێنین کەواتە ئێمە ڕۆڵمانە بێت لەوەی کە میدیا باڕاستەیەکی باشە بەکاربێت ئەگەر ئێمە پۆستێکی هەتا فەیسبوک باڕاستەیەکی باش بکەین وێنەیەکی باش بڵاوکەینەوە خۆمان ببینە فلتر بۆ خۆمان هەندێک نووسین هەیە هەندێک چەمک هەیە بڵاوی نەکەینەوە هەندێک وێنە و ڤیددیو هەیە بڵاوی نەکەینەوە کەواتە بەشدارین لە باشکردنی ڕەوشی میدیا لە کوردستانە وەکو لایەنی ڕسمی ئەوەی کە بەرپرسارە بە پلەی یەکەم ڕەنگە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بێ لە بەرەوەی ئەوان پەیوەندیدارن بە کاری ڕۆژنامەوانەوە لە وەزارەتەکانە ڕەنگە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بێکە ئەگەچی هەندێک جار وەکوڵێ ڕێنماییان دەرکردووە هەندێک جار وەکوڵێ ئیجراعاتیان کردووە بۆ بەرگتن لەو لێشاوەی خراپبەکارهێنانی میدیا بەڵام لە ئاستی پێویستان نەبووە ئەوەی کەوای کردو لە ئاستی پێویستان نەبووە لەبەرەوەی ئێستا نەچۆتە ناو عەقڵی سیاسی و ئیداری کوردستانەوە ئەوانەی کە لەسەری سەرەوەن میدیا بە هەڕەشە بزانن لە کاتێکە ئێسم میدیا لە کوردستانە یەکێکە لە مەترسیدارترین ئەو چەکانەی کە بە ئاراستەی باش یا بە خراپ بەکارێنن باسی ئاڕاستی باش و خراپت کرد دکتۆر کەواتە پەروەردەی میدیایی ئەتوانێت زانیاری ڕاست و دروست بێنێت بۆ تاک هەر پەروەردەی میدیایی خۆی لەسەر کۆمەڵە کۆڵەکە وەستاوە یەکێ لە کۆڵەکانی بیرکردنەوەی ڕەخنەگرانەیە ئەوەی کەوا بکەی تۆی بەکارێنەر کاتی سەیری چەناڵێکی میدیایی ئەەکەی هەروە بە ئاسایی سەیری نەکەی بەڵکو دیوی نەوترا و نەنووسرا و نەبینراوی ئەو پەیامانەی کە لە میدیاکان ئەو پەشەکرێ بتوانانی کۆدەکانی بخوێنیتەوە ئەمە بەچیەکرێ ئەمە بەوا کرێت کە ئاستی هۆشاریت بەرزکرێت تۆ تا ئاستی هۆشاری و بەرزتر بێ کەمترەکەویتە ژێر کاریگەری پەیامێکی نەرینی میدیاییەوە بۆ یەک گرنگە تاکەکان هەموو شاری میدیاییان لە ڕێگەی پەروەردەی میدیاییەوە زیاکەن هەم بەرهەمێنەرانی میدیاکە خۆیان لە چەناڵەکانی میدیا ئەبینەوە هیچ لەسەرەوە بکەن چۆن و بە چه ئاراستەیەکی باش پەیامەکانیان ئاراستە بکەن باشە دکتۆر جگە لە قوتابخانەکان و باڵین لە پەروەردەدا کە پەروەردەی میدیای بڵاو دەکرێتەوە تا چەند گرنگە لە ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان و هەروەها لە ناو خێزانیشدان پەروەردەی میدیای بەڕاستی بڵاوکرێت و تو ئاماژەت پێدا کە مناڵەکانمان دەکری ئایپاتێک دەدەین دەستی هەڵا نەبم دکتۆر من جارێک خوێنمەوە لە فنلەندا جگە لە کەنەدا کە بەڕێزت ئاماژەت پێدا پەروەردەی میدیایی لە فنلەندا لە پرۆگرامی خوێندنیاندا هەیە جا کە ئامار وەرگیراوە هەستیان بۆ کردووە کە کەمترین هەواڵی ناڕاز لە فنلەندا بڵاو دەکرێتەوە کەواتە دەمێ ئەوە بپرسمە چەند گرنگە لەگەڵ پرۆگرامی خوێندن جگە لە دواناوەندوی ناوەندوی زانکۆکاندا لە قۆناغی سەرەتاییەوە بۆ منداڵانیش پەروەردەی میدیایی هەبێت لە ساڵی 1992دا ڕێکخراوی یۆنسکۆ کۆنگرەیەکی نێودەوڵەتی کرد یەکێ لە ڕاستپاردەکانی ئەوە بوو پەروەردەی میدیایی ببێتە پرۆگرامی خوێندن لە قۆناغەکانی پێش چوونە قوتابخانەوەتە لە باخچەکانی ساوایانەوە تاوەکو قۆناغی پێش چوونە زانکۆ ئەم پرۆگرامە بخوێنرێ جگە لە کەنەدا لە ئەڵمانیا لە ئەمریکا لە وڵاتانی سکەندنافیا هەتا لە هەندێک وڵاتانی خۆرەڵاتی ناوەڕاستەوانە پەروەردەی میدیایی بووە پرۆگرامێک بەڵام ئێمە لە پرۆسی پەروەردەکردنە هەندێک پرۆگرامان هەیە پێڵەن بژاردە واتە تۆ بە حەز و ویستی خۆت و پرۆگرامە ئەخوێنی یاخود نایخوێنی دکتۆر ئێمە سوودمان لەو ئەزمونانە وەرگرتووە ئەوەی کە ساناش باسی کردو ئەوەی کە بە ڕێزیشت دوتت چ فنلەندا بێ یان ئەسکەندنافیا ئەمریکا ئەڵمانیا ناوەندە ئەکادیمیەکانی ئێمە تا چەند سوودیان لەم ئەزمونانە وەرگرتووی وڵاتانی پێشکەوتوو سەبارەت بە پەروەردەی میدیایی ئێمە جارە خودی چەمکەکە چەمکی پەروەردەی میدیایی زۆر تازەیە ئەگەر بڵێم ڕێکخراوی چاودێری میدیای کوردی دەستپێشکەر بۆ لە هێنانە ناوەوەی ئەو چەمکەیە و کاری پێکردووە و ئیشی لەسەر کردووە لە ساڵی 2020 لە زانکۆی هەڵەبجە باوکاری ئەوێ یەکەمین سیمپۆزیەمی پەروەردەی میدیایی لە پەروەردە و خوێندنی باڵا ڕێکراوە و لەوێ کۆمەڵە ڕاستپارل دەرچووە و دواتر لە ساڵی 2022دا ئێمە بۆ یەکەم جار گۆڤارێکی تایبەتمەند بە پەروەردەی میدیایی بە ناوی دەرگاوان دەرمانشان بەداخەوە تەنها توانیمان سێ ژماری لێ دەکەین لە نەبوونی سپۆنسەر
لە ئاستا ڕسمیەکان نەخێر تا ئێستا وەکو پێویست گرنگی پێ نەدراوە. یەکێ لەو شوێنانەی کە دەبوو زوو بەهاتایەتە سەرخەت و ئیشی لەسەرکرا وەزارەتی پەروەردە بوو، چونکە وەزارەتی پەروەردە معنیە بە گۆڕانکاریکردن لە پرۆگرامەکانی خوێندنە ئەوتانەداوام کتێبانە بدەنە قوتابخانەکان بۆی سوودی لێبین لە کتێبخانەکانی ئێوەشدا. ئێمە تاو شوێنەی ئیمکانیتمانە بووە، چونکە ئێمە ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنین قازانجنەویستین، هەندێک لەو پرۆژانەی کە یەکەین بە پشتبەست بە و هاوکاریانی کە لێر و لەوێ ئەکرێ ئەو نەی لە ئاسە شخصەکە و لە ئاسە ڕێکخراوەکە ئەتوانی بێتمان گەیاندومانە بە شوێنی مەبەست و ئیشمان لەسەر کردووە. بەڵام وەکوتم تا ئێستا عقلەتی سیاسی کوردستان ئەوانەی کە ئیداری کوردستانەکەن لە ئاستی حکوومەت و پەرلەمان و دادگا و دادوەر و ئەوانە وەکو پێویست پەروەردەی میدیایان نەکردوتە خەمی سەرەکی خۆیان کە ئەمە مەفروض وایە ببێتە بەشێک لە پلانی حکوومەت، بەشێک لە کارنامەی حکوومەت بۆ ئەوەی گۆڕانکاری سەرتاسەری بکە. هەر لە باخچەکانی ساوایانەوە بۆ نمونە کاتێکە مناڵێک دەنەریتە باخچەیەکی ساوانەوە ئەم دادەیە کە لەوێ ڕای بێنێت چۆن مۆبایلەکەی بەکاربێنێت، چونکە تۆ ئێستا ئەو سەردەمە بەسەر چوو کە مەسەلەن ڕێگری بکەی لەوەی کە مۆبایل بەکاربێنێ، ڕێگری بکەی لەوەی ئایپاد بەکاربێنێ، ڕێگری بکەی لەوەی کە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربێنێ. بەڵام کە مادام ئەم هەژمون و هێزەی تەکنۆلۆژیای نوێ میدیایی هێندە زاڵە تۆ ئەبێ ڕێوشێنی بۆ دانەی چۆن و بە چ شێوەیەک بەکاربێنێت. بەڵێ دکتۆر، ئەم بابەتە گرنگ و هەستیارە پەروەردەی میدیایی یاخود بڵین ئەم چەمکە پێویستی بە سمپۆزیۆم یاخود پانێڵ یاخود کۆڕ و ئەم بابەتانە نیە لە سلێمانی بێ یاخود لە هەر ناوچەشتی هەرێمی کوردستان. بەڵە بەدڵنایەت و هەر چەمچێکی تازە هەر بیرۆکێکی تازە کە هێنتە پێشەوە ئەبێ جارێ بە خەڵکی بناسیین، چونکە خەڵک پێ ئاشنانی جۆرێک لە بەرچاوڕوونی بڵێ جۆرێک لە بەرچاوڕوونی بێتێ. ئێمە وەکوتمان وەکو ڕێکخراوی چاودێری میدیای کوردی کە لە ساڵی 2007ەوە دامەزراوە بە بەردەوام ئیشمان لەسەر کردووە، هەم لە کۆڕ و کۆبوونەوەی جیاواز، هەم لە کۆڕبەندی نیشتیمانی چمک بۆ ڕیفۆرمی میدیایی لەوەیە ئاماژەمان پێیەوە، هەم لە ڕێگەی گۆڤاری دەرگاوانەوە بە وردی و بە پلان ئیشمان لەسەر کردووە. بەڵام ڕەنگە بە تەنها ئێمە کافی نەبین بۆ ئەوەی کە ئەم چەمکە هەم بناسێنرێ هەم ئیشی لەسەر بکرێ لە ئاستا ڕسمیەکەیە. باشە دکتۆر، باز لە شتێکی تر بکەین. باش. کە دەڵین پەروەردەی میدیایی هەڵین ئەگەر بڵین تەنها باز لە بابەتی کللتور و ڕەوش دەگرێتەوە، ڕەنگە کاریگەری لەسەر دیموکراسی هەبێت. تا چەند پەروەردەی میدیایی گرنگە بۆ بەرەوە پێشنی فکری دیموکراسیوان؟ ئایا لە جیهاندا نمونەیەکەیەکە پەروەردەی میدیایی کاریگەری هەبوو بێت لەسەر کاریگەرێکی ئەرێنی هەبێت لەسەر دیموکراسی ئەو شوێنە ئەو وڵاتە؟ ئەی بەدڵنایەوە پەروەردەی میدیایی لە چەند ڕەهەندێکی یەکێ لەوانە شێکردنەوەی ناوەڕۆکی میدیایی، یەکێ لەوانە خوێنەواری میدیایی، یەکێ لەوانە بیرکردنەوەی ڕەخنەگرانێ. بۆ نمونە ئەگەر ئێمە میدیاکانمان بەبەر نامە کار بکەن لەسەر گەشەپێدانی بیرکردنەوەی ڕەخنەگرانە ئەو کاتە تاک هۆشیارە بێ. بۆ نمونە لە پرۆسەیەکی دیموکراسی وەکو هەڵبژاردنە تۆ پێویست ناکە دەستنیشانی ئەوکەی کام کاندیدە باشە و کام لیستە بەکەڵکە بۆ داهاتوی وڵاتەکە، بەڵکو لە ڕێگەی خستنەڕووی زانیاری لەسەر لیستەکان لەسەر کاندیدەکان ئەو کەواتە دکتۆر وەک دەزانین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نزیکە. تا چەند ئەم پەروەردەی میدیاییە گرنگە لە پرۆسی هەڵبژاردنەکانە بە چ میکانیزمە دەتوانێت خۆی بسەلمێنێ؟ یعنی بۆ ئەمە ما بۆ وردکەیتەوە هەم بۆ ئێمە و هەم بۆ بینەرانیش. ئەمە زۆر گرنگە پەروەردەی میدیایی گرنگە کە بێتە ناو چەناڵەکانی میدیاوە. ئێمە تا ئێسەوە کۆڵە دوورە پەرێزین لە پەروەردەی میدیایی، پێمان وایە پەروەردەی میدیایی تەنها بۆ بەکارهێنەری پەیامی میدیایی نەخێر، لە کاتێکە بۆ بەرهێمێنەری پەیامی میدیاییش گرنگە چەناڵێکی میدیایی بە بەرنامە کار لەسەرەوە بکات چۆن پرۆگرامەکانی پەخشەکە. بۆ نمونە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن کێ دەپێشەوە ئەبێ بزانی چۆن و بە شێوەیەک ئاراستەی وەکۆڵی وەرگرەکان دەکەی، وەرگرەکانت چێن لە کوێن لە چه ئاسیەکان لە چ تەمەنێکان پێویستیان بە چ جۆرە پرۆگرامێکە، چونکە وەرگرەکانی تۆ ڕەنگە تا ئێسەوا ڕاهێنرابن کە پەیامی کولتوریان بۆ بڵاو بکەیتەوە، تا ئێسەوا ڕاهێنرابن بۆ نمونە فیلم و دراما و تاکی ئێمە گەشتۆ بەوەی دکتۆر کە بزانێت ناوەڕۆکچی هەڵسەنگاندنی بۆ بکات گەشتۆ ئەگەر نەگەیشت بێ کەواتە خەلەلی میدیاکانوانە، کەواتە بێ میدیاکان ئیش لەسەرەوە بکە ناوەڕۆژێکی باشی میدیایی لە ناوەڕۆژێکی خراپی میدیایی جیا بکاتەوە. چۆن جیاکاتەوە ئەبێ فلتەرەکانی بێتە دەست وەکوڵێ فێری خوێنەواری بکەیت. چۆن فێری خوێنەواریەکەی بەشێکی بۆ نمونە ئیش ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە
کە خولی بەردەوام بکەنەوە بەشێکی ئیشی بۆ نمونە وەزارەت و دام و دەستگا ڕسمیەکانی وەکو پەرلەمان و حکوومەت و دادگا و دادوەرە کە پەروەردەی میدیایی بچێتە ناو ئیشەکانیانەوە و بەکاری بێنن بەشێکی دیکەی ئیشی کەناڵەکانی میدیایە بەڕاستی ئیش لەسەرەوە کە چۆن هۆشیاری میدیایی فێنەواری میدیایی بیرکردنەوەی ڕخنەگرانە زیاد بکە کە ئەمانە و زیاکرد تاکەکەت هۆشیارە بێ ئەو کاتە لە پرۆسەیەکی وەکو دەنگانە وەکوتم پێویست بەوە ناکە تۆ بووی دیاریکەی فلان کاندید زۆر باشە فلان لیست زۆر باشە نەخێر تۆ کە کارنامەکەی ئەخەیتە ڕوو ئەم وەرگرا هێندە هۆشیارە کە جیای بکاتەوە بۆ نمونە کاندیدی ئەلف باشترە لە کاندیدی با لیستی ئەلف باشترە لە لیستی با بۆ لەبەرەوەی لەگەڵ ئەو پێوەرانەیە ئەگونجێ کە ئەو بەدوای ئەگەڕێت. بەڵێ دەست خۆش دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ دکتۆر شوان ئادەم ئەیبەست سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیایی کوردی چمک کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوو لە سوودی سپاس بۆ تۆ دکتۆر سەرکەوتوو بنەوە کەمیشە بەژێ سپاس سپاس دەستیەوەش